سڵاوتان لێبێ عزیزان لە بەرنامەی سیری پەیامی تۆ لەگەڵتان نابم. تەوەرەی ئەم جارەی بەرنامەکە باسی سیفەتێکین کە هەندێک جار کەم تا زۆرێک لە چواردەوری خۆمانە بینین، ئەو سیفەتی خۆ بە زلزانی خۆ بە گەورەزانیە. هەندێک جار هەمومان چەند کەسێکمان بینیوە کە ئەم سیفەتەیان تایە و بەداخەوە ئێستا هەستەکەین زیاد لە حەد ئەم سیفەتە لە ناو هەندێک کەسا بینین. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەکەمان گفتوگۆیەوەکەین ئایا بە کێوتری خۆ بە زلزان ئەم سیفەتە لە چیوە دروستە بێ وا لە کەسێکە خۆی بە گەورە بزانێ و هۆکارەکانی دروستبوونی چین. ئێوەش لەگەڵمان بن بزانین چیمان بێڵێ. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەکەمان گفتوگۆیەوەکەین ئایا بە کێوتری خۆ بە زلزان ئەم سیفەتە لە چیوە دروستە بێ وا لە کەسێکە خۆی بە گەورە بزانێ و هۆکارەکانی دروستبوونی چین. ئەو مەسئولەی کە تۆ بیدەستی ناوەتە بینەقاقەی وڵاتە وڵاتی فرۆش خاکی فرۆش شەرەفمانی فرۆش کەرامەتمانی فرۆش ئەو ئاواتی بچێت لەگەڵ ڕسمی بکەیت. گوێ لە قسەی تۆ ناگرێت، قسەی خۆی فەرزەکە بەسەر تۆ. کابرا ئەبینی شادێ شەشی بدرانی کەچیتە لای بۆدارە کاکە جانوا فووە کاتە خۆی نیر لە عینی کات دەسوخەتی ببینە بە قورئان دەسوخەتی یەکی ابتدایی نییە. لێرە مەخزە کەسێکی بەرپرسە هیچ علمێکی پێ نییە، هیچ شتێکی پێ نییە کەچی خەڵک وای لێکە ئەم کەسە خۆی بەشت بزانێ. بلای تۆ خۆ بە زلزان کێ و بە کەسێ وترێ خۆ بە زلزان؟ کەسێکە با بڵێن زیاتر کۆمەڵگە ئەو کەسەوالیەکە خۆی بە زل بزانێ، یان تۆ توانین بە ئاسایی تعاملی لەگەڵا بکەیت. باشە، جیاوازی ئەو کەسە لەگەڵ کەسانی کایە چییە کە ئەو سیفەتەی تایە؟ چ جیاوازێکی لەگەڵ خەڵکی ترە؟ جیاوازی ئەو کەسە بۆ نمونە با بڵێن پلەیەکی هەیە، پۆستێکی هەیە، یا با بڵێن هەروەکو ئەو هاوڕێوتی هونەرمەندێکە، یعنی زیاتر خەڵکە وای لێکە لە شوێنەگای بین هەزار کەسەجە ڕسمی لەگەڵاگرێ. ئەمە پێویست ناکە بەوە، هەر کەسێک وەکو تۆ ئاساییە، با بڵێن ئەو پلێکی تری هونەرمەندێکە، سەرۆکی شارەوانیەکە با بڵێن لە ڕووی دەسەڵاتەوە، یعنی پێویست ناکە تۆ بچی ئاوای لێ بکەیت ئەم کەسە ئاوا خۆی یعنی ئەکرێت بڵێن هەر کەسێک پارەی هەبوو، هەر کەسێک سەرۆت و سامانی هەبوو، هەر کەسێک دەسەڵاتدار بوو ئیترەوە کەسێکی خۆ بە زلزانە؟ ناکرێت، نا ئەوە نییە، هاشیانە دەوڵەمەند و ئاساییار وەکو خەرچێکی فەقیر وایە ئاوا خۆی پیشانەیە، هەی کەسێکی ئاسایی و خۆی بە زل نازانێت، یعنی خۆی پاراستووە لەوەی ئەو سیفەتە تێکەڵاوی ڕەفتارەکانی بالفعلەن ڕێک وایە. تۆ وەکو گەنجێک لەناو کۆمەڵگەی کوردیا ئەو کەسانی کە خۆیان بە زلەزان چۆن ئەیان بینی؟ ئایا جیاوازتر لە کەسانی ترەیان بینی یاخود هیچ جیاوازێکی نێنێت؟ لە ڕووی ئەوە کە من خۆم ئینسانم هەر وەکو ئینسانێک سەیرێکم، بەڵام ئەو ڕایی ئەو پێگەی ئەوم بەدڵ نییە، حەز ناکەم یعنی با بڵێن خۆم بەم لە قەرەی ئەو کەسانە بەی شێوەیە حەز ناکەم. باشە، بەڕای تۆ بۆچی کەسێک کە سەرۆت و سامانی بوو یان پلە و دەسەڵاتی بوو خۆی بە گەورەتر دەزانێت لە خەڵکی لە کاتێک کەسێکە بە تایبەتی ئەگەر دەسەڵاتی بوو پلە و پۆستی بوو ئەبێ لە خزمەتی خەڵکەکە بێ؟ بۆچی ئەم جۆرە کەسانە یەکسەر تووشی ئەو یان با بڵێن زۆرینەیان تووشی ئەو حاڵەتە غرور ئەیانگرێ بۆ شێ؟ بەڵێ سەر من سەرۆکی فەڕەنسام دینیوە، یعنی ئاسایی بەناو بازاڕە لە فەڕەنسا بە پاسکی لێت و ئەچێت، بەس شتێکی وا من بێگومان ڕسمی لەگەڵا ناخێست، شتێکی وا 200 ساڵی جلای ئێمە ئەوشە ڕوو نایەت، ناشی بینم، باوەڕ ناکەم. ئەگەر بۆ نمونە بەرپرسێکی وڵاتی بێتە بازاڕەوە، تۆ وەکو گەنجێک کێشەیەکت هەیە ئەتوانی پێی بگەی یاخود نەخێر ئەو جۆرە کەسانە کەوتت ئەو نەچوار دەوریە دەن ئیتر مەجای تۆ نادەن کێشەکەت بە هیچ شێوێ من بینی من یعنی هاتوونەدە ناو خەڵکۆ هەر یعنی ئەوە خەڵک تێ ئاڵاوە ناتوێت هەر سیرشیگەی بەس بیستمیانەوە فڵان کەسە زۆر هەوڵمدا بیبینم بەس ناتوانانی بینی ئەوە خەڵک تێ ئاڵاوە خەتای خەڵکەکە خۆیەتی، ینی خەڵکی خۆی ئەم سیفەتە بۆ بەرامبەرەکان دروستەکە بۆ کەسانە. بەڵێ ڕێک وایە. ئەو سیفەتی خۆ بە زلزانیە لە چیوە دروستە بێ وا لە کەسێکە خۆی بە گەورەتر بزانێت لە خەڵک؟ خەڵکی وا هەیە لە ڕووی مادیوە فەرخێکی هەیە لەگەڵ خەڵکی ترە وا ئەکات کە خۆی بە زل بزانێت، خۆی بە گەورەتر بزانێت لە خەڵکی تر، وا بزانێت شتێکی زیاترە، ئەو شتێکی هەیە کە خەڵکانی تر نیانە و ئەو سیفەتە وان لێ کات کە
خۆیان بە جیاوازتر لە خەڵکی تر بزانن. بۆ هاوڵاتی ئەگەر کەسێکی خۆبەزان و بینی بۆ سیفەتانی کە باسی کرد تۆ چۆن ئەوە بینی؟ ئایا تۆ شەر باوە بە گەورەی بینی یا خۆ نەخێر جیاواز؟ ئێستا یعنی وای لێ هاتووە ئەو سیفەتە تۆزە کەمتر بۆتەوە بۆی قەیران وشتۆ بەوەی لایەنی داراییەوە یعنی خەڵک زۆر ئەو سیفەتەی نەماوە بەڵام ئەوە شتێکی زۆر ناشرینە و پێویستە بە خۆی بچێتەوە و ئیتر خەڵکیش وەکو ئەو وایە ئاماشە فەرقیانە. پێناسەی سیفەتی خۆبەزانی خۆ بە گەورەزانی چێ لایت؟ وڵا هۆکارەکەی گەرێتەوە بۆ ئاسی ڕۆشنبیری ئەو کەسانە ئەوانە کۆمەڵە کەسانێکن بەڕاستی لە خێزانێکی دواکەوتووە پەروەردەکراون. لایەنی هۆشاری وا لە کەسێکە خۆی بە زل بزانێ باشە هۆکارەکانی دروستبوونی چین چی وا لە کەسێکە کە خۆی بە گەورەتر بزانێ لە خەڵکی؟ خۆی هۆکارەکەی ئاسی ڕۆشنبیری ئەو کەسانێ ینی خۆ بە زلزانین بە تایبەتی لە ناو کۆمەلگای ئەمەیە شتێکی باوە کۆمەلگەی کوردی هەیە. بەڵێ ئەگەر کەسێک ببینی خۆ بە زلزان بێ تۆ وەکو خەڵک وەکو هاوڵاتی تۆ چۆنەوە بینی؟ ئایا لە بەرچاو کەسێکی چۆنە؟ ئەو کەسانە نابێت زۆر خۆیان بیتێ لەبەر ئەوەی ئەو کەسانە زیاتر خۆیان بەز لەزانن ئەبێت دایمەن ئەو کەسانە خۆ بە دوور بگرین. وڵێ هەندێک جار خەڵک وا لە کەسێکە خۆی بەزل بەڵێ خەڵک وای لە کەسێت تۆ جاری وایە هونەرمەندێک ئەبینی لە کەسێکە ئەو هەموو خەڵکاچێ بەلا ئەوەنیترە خۆی بەز لەز خۆی بەشتە زانێ یا بەرپرسێکە یا کەسێکە ئەبێت خەڵک چۆن تەعامل لەگەڵ ئەو جۆرە کەسێکی ئاسایی تەعامل لەگەڵ چۆن لەگەڵ ئەم هاوڕێیانی خۆمە چۆن تەعامل لەگەڵ ئەوانیش ئاوابی نابێ گەوریانکە چونکە ئەوانە چۆن دەڵێ دیکتاتۆریات یا دروستە بێ کۆمەڵە شتیان یا دروستە بێ و کەسانی خەتەرن. ئێستا لەناو با بڵێن دەسەڵاتدارانی با بڵێن ئەم حکوومەتە ئێستا ئەو سیفەتیان تیا بینی تۆ وەکو هاوڵات بەڵێ هۆکارەکەی هەموو هۆکارەکەی خەڵکەوەیان لێەکە خەڵک وای لێکردون کە خۆیان بە گەورە بزان خۆیان بە هەموو شتێ بزان بەسەر ئەو خەڵکە هۆکارەکەی ئەو یعنی ڕاکە ڕسمیان لەگەڵاگرن دەوریانەگرن ینی لە وڵاتان ێسەوانی وڵاتان کەسانی بەهرەمەند وان ینی کەسانێک کە بەهرەمەند بن ئاوا خەڵک ئەچی ڕسمیان لەگەڵاگری ینی ڕێزێکی تایبەتیانێ وەکو پرۆفیسۆر و زاناکان و ئەم کەسانە بەس لێرە وان نییە لێرە مەخسە کەسێکی بەرپرسە هیچ علمێکی پێ نییە هیچ شتێکی پێ نییە کەچی خەڵک وای لێکە ئەم کەسە خۆی بەشت بزانێ. ئێمە ئەمڕۆ لە بەنامەکەمان گفتوگۆیەوەکەین ئایا بە کێوتری خۆ بە زلزان ئەم سیفەتە لە چیوە دروستە بێ وا لە کەسێکە خۆی بە گەورە بزانێ و هۆکارەکانی دروستبوونی چین ئەو مەسولەی کە تۆ بیدەسی ناوەتە بینەقاقەی وڵاتە وڵاتی فرۆش خاکی فرۆش شەرەفمانی فرۆش کەرامەتمانی فرۆش ئەو ئاواتی بچێت لەگەڵ ڕستمی بگرێت گوێ لە قسەی تۆ ناگرێت قسەی خۆی فەرزەکا بەسەر تۆ کابرا ئەبینی شادێ شەشی بدیدانی کەچیتە لای بۆ دارە کاکە جانوا فووە کاتە خۆی نیە لە عینی کات شادە سوخەتی ببینە بە قورئان دەسەخەتی یەکی بدیدای نییە لێرە مەخسە کەسێکی بەرپرسە هیچ علمێکی پێ نییە هیچ شتێکی پێ نییە کەچی خەڵک وای لێکە ئەم کەسە خۆی بەشت بزانێ ئەوەی پارەی هەیە و لە خۆی بایە بێ و ئەوەی باشە هەموو دەوڵەمەندێک خۆ بە زلزانی تایە وەڵای هەمووی وانە هەیەانە بەخشندەیە خێر بە خەڵکەکە بە فەقیرەکە بەس هەمووی وانە باشە لە چیوە دروستە بێ ئەم سیفەتە بۆ کەسانە یعنی وای لێەکە خۆی بە جیاوازتر لە خەڵکی ئاسایی ببینی وەڵای هۆکارەکەی ئەوەیە پارەی هەیە و سارەی هەیە و ماڵی ئەو خۆی بەشتەزانێ ئەوەیە کەسێکی تەبیعین یاخود نەخێر پێت وایە کەمترن لە خەڵکی بۆیە ئەو سیفەتەیە تا وەڵای ئەوانەی کە خۆیان بەشتەزانن تاوان فەرقیان هەیە لەگەڵ خەڵکە لەگەڵ خەڵکی ئاسایە زۆر فەرقیان هەیە باشە چۆن خەڵک وا بکە ئەم سیفەتە لە ناو ئەوانەی بەرامبەریان نەبینی وەکو ئەڵێن هەندێک جار خەڵک خۆی هۆکارە بۆی ئەم سیفەتە لە ناو هەندێک کەسا دەرکەوێت پلە پۆستێکی خەڵک ئەوەندە لی کۆ بێتەوە ئەم سیفەتەی وردە بۆ دروستە بێ چی بکەین تا ئەو خەڵکانە و ئەو سیفەتیان تیان نەیەڵێن یا بۆیان دروست نەکەین وەڵای ئەوەیە سن داوای پارەیان لێگەن یا داوای قەرزیان لێگەن ئەرەوەی ئاراوە خۆیان بەشتەزانن کە فەقیرێ سێ بۆ لایەن داوای پاراکەن تۆکو خۆت قەت هەبوو ئەو سیفەتەی تا دروست بێ من ناوەڵ وەڵای چونکە کەسێکی مام ناوەندی لەخوا بەجێ واز ئەم باشە لەخوا بەجێ مام ناوەندی قەت لە هەژارەکانە پێت وایە ئەم سیفەتە دروست نابێت بڕوا ناکەم قەت دروست نابێت قەت دروست نابێت ناوە لەبەر ئەوەی ئەو فەقیرە و لە حاڵی خۆی تێگە دەمەڵاونەگەر وانە نەوەڵ کورە بە جووتێ بە قاتێکی لە گۆڕێ ئەوان
ینی خەڵک جلێکی جوان لەبەر کایترە بێتەوە کەسێکی خۆ بەزلزان ئەرەوەڵ بۆچی ئەو جۆرە کەسانە ئەو سیفەتیان تیا دروستە بێت جارێ لە کۆمەلگایەمە وایە لە ڕێ لە کۆمەلگاکانی تراوان نەبێت باشە لە چیەوە بۆیان دروستە بێ ئەنی کەسێک ئەگەر جلێکی جوانی هەبێ ئەگەر پارێ هەبێ بۆچی خۆی بە گەورە بزانێ لە خەڵکی پێشینەیەکی دەمێکە ئەو پێشینەیەکە ئیسا مەیوە دەقی بەستوە ڕمێ بەم زوانە لە ناونێک ناوە باشە لە ناو دەسەڵاتدارەکانی حکوومەتی خۆمانە ئەم سیفەتیان تیا بینی ئەرەوەڵای لەو کۆمەلگایە پێک ناچون ناوەڵا بێ کۆمەلگا بە ئەم بگۆڕێ تۆ کەسێکی خۆ بەزلزان ببینی چۆن سەیریەکەی ئایا لە چاوی تۆ ئەو کەسە چۆنە بی وڵی لە چای منەوە کەبرایەکی جواکەوتووە ئەرەوەڵ ئەی خۆ بەرززانین ئەوەیە کابرا بە جووتی بە قاتێ جلیان بە پۆستێکیان بە سیارەیەکی مۆدل ئاخر مۆدل لە گۆڕێ ینی ئەوەی تربێتە کەسێکی دواکەوتووە گەر خۆی بۆ شتانەوە هەڵکێشێ وڵی بڕێی من خۆبەربوون باش نییە لە ئیسانە خوا لە هەموو بەرزترە خوا لە هەموو گەورەترە ئەم جاافەتەکەی ئەوەی تر هەموو بێ ئیش و بێ کاری و بێ تااقەتی و بێ مەعاشی و کەس ئاگای لە کەسنی هەموو شوشی نەخۆشینی نەفتی بووە لەبەرەوە بێ ئیشیە بێکاریە بێپارەیە خەڵک ئەو کەسانی کە خۆیان بەزل ئەزانن جیاوازیان چیە لەگەڵ خەڵکی ئاسایی وڵی ئەوانە خۆیان بەجلە زانەوەڵا ئەنە وەکو فیر ئەو کە نابێت کەس خۆی بەدل بجارێ خراپە خۆی بەجار لە ناو دەسەڵاتدارەکانی هەرێمە ئەم حکوومەتە ئەم سیفەتیان تیا بینی تۆ خۆ بەزلزانیان تیا وەڵاهی نازانم بڵێم شی وەڵاهی تر ئەوە خۆی بەدل بدانێ لای من جوان نییە تر من هەرچم بەەوە نەکردو کەسە لە لای تۆش کەسێکی چۆنە کەسێ ببینی خۆ بەزلزان وڵا لای من باش نییە ئەوە خۆی بەدل بدانێ خراپە جوان نییە وڵای بۆ ئەوە خۆی بەدل بدانێ معنای عین خۆی بە شی ئەدانێ خۆی بەدل داڵانێ بڵێ من یا خۆی بە مەسول بدانێ مەسول نابێ خۆی بەدل بدانێ ئەگەر خۆی بە گومڕا بدانێ نابێ خۆی بێ بۆ خزمەتی خەڵک بێ نەک لە خەڵک خۆی بەک بەرس نابێ بە خەڵک نابێ خدمەتی ملت بکە خدمەتی خەڵک بکە ئاگای لە فەقیر بێ ئاگای لە فەقیر و هەژار بێ ئاگای لە یاستا بێ ئاگای لە قانون بێ نابێ ئێستا خۆی بەدل بدانێ ئەکرێ بڵێن هەر کەسێک پارەی هەبوو دەوڵەمەند بوو پلۆپایە هەبوو ئیتر ئەوە کەسێکی خۆ بەزلزانە ناوە خراپە ئەوە پارە چییە پارە شڵکی دەرچە نابێ بۆ پارە جەلامە هەیە دەوڵەمەند بۆ پارە بەرچە کەوتووە نابێ بێ ئاگای لە خۆی بێ ئەو کاتێ پارەی هەگرتێ پارەی بێ دەوڵەمەند بێ بێ ئاگای لە خۆی بێ نابێت بە پارەشان عجیب بکە ئللا بەخوای گەورە نەبێت بەخۆت هۆکارێکن خوا داتێ و ئەکرێ لێشی وەربگرێتەوە چونکە ئێستان ئەبێ ئاگای لە خۆی بێ لەبەرەوە خوای گەورە دەوڵەمەند کرۆ پارۆ پرێدا پێ بەڵامێکی ئاگای لە خۆی نەبێت کێ ئاشێ چونکە ئەبێ ئێستان لە دنیا بەش پشت بەخوای گەورە بووەتە ئێمە ئەمڕۆ لە بەنامەکەمان گفتوگۆیەوەکەین ئایا بە کێوتری خۆ بەزلزان ئەم سیفەتە لە چیوە دروستە بێ وا لە کەسێکە خۆی بە گەورە بزانێ و هۆکارەکانی دروستبوونی چین ئەو مەسولەی کە تۆ بیدەستی ناوەتە بینەقاقەی وڵاتە وڵاتی فرۆش خاکی فرۆش شەرەفمانی فرۆش کەرامەتمانی فرۆش ئەو ئاواتی بچێت لەگەڵ ڕسمی گوێ لە قسەی تۆ ناگرێت قسەی خۆی فەرزەکە بەسەر تۆ کابرا ئەبینی شادێ شەشی بدیدای کەچیتە لای بۆدارە کاکە گیانوا فووە کاتە خۆی نیە لە عینی کات شادە سوخەتی ببینە بە قورئان دەسوخەتی یەکی بدیدای نییە لێرە مەخزە کەسێکی بەرپرسە هیچ علمێکی پێ نییە هیچ شتێکی پێ نییە کەچی خەڵک وای لێکە ئەم کەسە خۆی بەشت بزانێ تەسەڕوفەکانی لە ناو کۆمەلگایە شتێکی ئیتر دەنگ هەڵبڕینەکەی ئەوە شتێکە کە بۆ غرورێک لەو بەشەرانە هەیە کە خۆیان بەزل ئەزان بەڵێ باشە بەڕای تۆ لە چیوە دروستە بێم سیفەتە بۆیان یعنی چی جیاوازێکیان لەگەڵ خەڵکی ئاساییە هەیە وا لەوە کام کەسە خۆی بەزلتر بزانێت خۆی ئەوە دەمارێکە لە بەعزە منەماڵەیەکە هەیە دەمارێکە یعنی ئەوە ڕیشەیەکە هاتووە بەدەست ئێمە نییە ئەمە دەمارێکە هاتووە بنەماڵی وا هەیە کۆمەڵێک خەڵکی کەمی تایە کە ڕۆحزلیەکیان تایە ئیتر دیارە پارەیەکی هەیە دیارە خۆی بەزل ئەزانێ بە شەقاوە مەقاوەشێ بڵێن هەر کەسێک پارێ هەبوو یا دەوڵەمەند بوو ئیترەوە خۆی بەزل ئەزانێت نا زەمان نییە پارە لە لای هەنێک کەس وانە پارە بۆ خزمەتی بەشەریەتە تۆ
تۆ ئەبێ پێشوەخت ئەگەر پارت پێبوو خزمەتی چواردەوەرەکەی خۆتی پێ بکەی اینجا بچی بۆ دەرەوەی خۆت بۆ دەرەوەی خزمەکانی خۆت بۆ دەورەی کەس و کارەکەی خۆت خۆی تۆ کاپارە کاتێک خۆشە تەسەڕفی پێوە بکەی خزمەتی ئەوانی چواردەوەبەر تاسیری هەیە لەسەر دروستبوونی سیفەتی خۆ بەزانی لە کەسەکە معلوم ئەوە شتێکی گومانە ئێستا تۆ کوڕێکی گەنج پارەیەکی پێەیە ئەچێتە شوێنێک شتێکی کۆمەڵێ بۆ خەڵک وەکو تەسەڕفێکی خۆی بەزانین نەختێ شتە کرێ بۆ خەڵک دوای ئەو کۆمەڵە خەڵکە وای لێ ئەەکەن کاکفلان کەس دوای ئەکەون ئەو غرورێتێک لە خۆیان دروستە بێ و بۆ شێوازە باشە چۆن چارەسەری ئەو وەزا بکەین بەڕای تۆ خەڵک ئەوەکوتت ئەتوانێت دەستی هەبێ لە دروستکردنی دەستیشی ئەتوانێت هەبێ بێفعل ئێمە ئەتوانین هەر کەس لە ئاستی خۆمانەوە هەز بە لێپرسراوەتی ژیانی ڕۆژانی خۆمان بکەین خەڵک بەکەم نەزانین و خەڵکی ئەو خەڵکانەی کە بڵین لە ئاستی ئەوەیان کە هۆشیارنین تۆ زەرورە وشیاریان بکەیتەوە تۆ ئەتوانی نێلی خزمەتی کۆمەڵی خەڵک بکاکە شایانی نەبێ بۆ کەسانێک حساب بۆ کەس ناکەن و بەس عەرزاف باشە ئەو کەسانم بۆچی خۆیان بەز لە زانیان جیاوازیان چییە لەگەڵ خەڵکی یاسایی والله هیچ جیاوازێکی نییە هەر عینی شتە والله هەیە لە دەوڵەمەندی و هەیە لە هەر خۆی وایە تەبیعەتی وایە پێت وایە ئەو کەسە خۆی هەر ئەو سیفەتەی تایە بەڵام کاتێ دەوڵەمەند بوو یان پلۆپۆستێکی وەرگریتر باشە تۆ وەکو هاوڵاتی وەکو خەڵک کاتێک کەسێکە بینی خۆی بەز لە زانێ یان لوت بەرزە لە ئاستی خەڵکە تۆ چۆن ئەو کەسە ئەبین بەڵام حسابی سفری بۆکەم هەر سای بۆ ناکەیت بۆچی والله ئیتر تەبیعەتم وایە کە تۆ بە بەشەر نەزانی تۆ بۆ بەشەر دەزانی ینی ئەو کەسانی کە خۆیان بەز لە زانن لای تۆ سفرن زۆر باشە لەناو دەسەڵاتدارەکانی حکوومەتە هەستەکە ئەم سیفەتیان ئێستاتیا دروست بووە ئەی هەمویان وان پارە و سەرمایە و ئەوەیە ئەکرێ بڵێن هەر کەسێک پارەی بوو خۆ بەز بزانە خۆی پارە بۆ خزمەتی بەشەرە نەک بۆ هەموو دەوڵەمەندێک خۆی بەز لە زانێ بەکەوەلا هەشە وەڵایی بلێم چییە بەس ینی ئەو کەسانی کە ئەو سیفەتیانیانە بەچی ئازانی کەتیانە جیاوازەکان لەگەڵ ئەوان دەوڵەمانەکانی کای چییە وەڵا هەر لە هەڵسو کەوتیانە تۆ ئێستا لە بازاڕە ئیشەکەی خەڵک دێت و ئەڕوا بەبەردەم تا بەچی ئازانی کەسێک لوت بەرزە خۆی بەز لە زانێ بەچیش ئازانی نەخێرە و سیفەتەی تیانی هەر ئاوا بە چاوسەری هەر دیارە ڕۆشنەکەی دیارە چۆن سەر هەڕە بەستا لاولا ناکەوت ینی سەلاموشت ناکات لە خەڵک و پێ باشە خەڵک دەستی هەیە لەو دروستبوونی ئەو سیفەتا لە خەڵکانی ترا هەر کەسە خۆی تەبیعەتی خۆیەتی باشە بەڵام بۆ نمونە ئێستا ئاڵێن خەڵک ئەوەندە چۆ بەدەم ئەم هەندێک لە بەرپرسەکانەوە هەندێک لە دەوڵەمەنەکان و ئیتروای لێکردنەوەوان خۆیان بە گەورەتر بزان لە خەڵک خۆی فەقیر وای لێگا فەقیرەکە کێشە بۆی دروستەکە وای لێکاتی وای زلەکە ئەلێ بڵێ من بم کارەکە خۆی خەڵکەکە خۆیت چۆن ڕۆژ و تەسەڕفاتیە بە قسەکردنیە جا هەنێک کەس هەیە بە سەرمایەوە خۆی بەز لە زانێ هەنێک کەس هەیە بە کورسیەوە خۆی بەز لە زانێ بۆ نمونە باسیەوەت کرد بە ڕەوشتی ئازانی بە ڕفتاریە چۆن با بڵێن ڕفتاریان چۆنە لەگەڵ خەڵکیە ئەو کەسانە کە زانی و کەسە سیفەتی خۆ بەز زانی تا دروست بوو حساب بەس بۆ خۆیەکە بۆ کەس نایکە حساب بۆ خەڵکی فەقیر ناکە بۆ خەڵکی هەژار نایکە گوێ لە قسەی تۆ ناگرێت قسەی خۆی فەرزەکە بەسەر تۆ هەنی و کەسانی هێمشە خۆیان فەرزەکەن و حساب بۆ ڕێی بەرامبەر ناکەن ئەو سیفەتی خۆ بەزانی ئەو کەسانەیە تاوان تاکید قسەی خۆی فەرزەکە و گوێ لە قسەی تۆ ناگرێ کە قسەیشی بۆ گەنی هەڵە قسەکە تەواوکەی بۆچی ئەم سیفەتەی تیا دروستە بێ ئەم کەسە پێت وایە ئەمە نەخۆشیە لەو کەسە دروست بووە یاخود هۆکاری تری حتمما نەخۆشیە ئەگەر نەخۆشی نەوێت ئێمە هەموو لە دایکە بین و هەموو هەر ئەژمرین چ پێویستە کاتۆ خۆت لە کەسێکی تر بەز بزانی خۆی گەورەژەوەی پێ ناخۆشەتەوە ئەکرێت بڵێن هەر کەسێک دەوڵەمەند بوو هەر کەسێک پلۆپایی هەبوو ئیترە و کەسە کەسێکی خۆ بەز دەزانە یاخود نەخێر هەموو کەسێک وان نابێت دەوڵەمەندمان بینیوە خەڵک وازێنەوە زۆر فەقیرە کەسی مەسئولی گەورەشمان بینیوە خەڵک ڕەحمەت و دوی بۆ نێرێ کەسەکان تا کەسێکی تر فەرقیە لەبەرەوەی نەخۆشیە
ئەو کەسانی کەوت ڕەحمەتیان بۆ نێردراوە ئەوە چیان کردو تا ئەوە خەڵک ئەوەندە خۆشی بووێن یعنی ئێستا بۆ نمونە بە ڕەحمەت بێ دکتۆر جەمالێکێک بوو لەو کەسانە خەڵک خەفەتی بۆ لە دەستدانی خوارد ئەمانە چیان بۆ خەڵک کردووە تاوەکو ئەو ڕەحمەتی بۆ نێ قسەی چاکە خێر و خێرات بە دەمەوە هاتنی خەڵک یارمەتیدانی فەقیر و هەژار ئەمانەی کردووە زۆر جار ئەڵێن خەڵک خودی خەڵکەکە دەستی هەیە لە دروستبوونی سیفەتی خۆبەزلزانی ئەو جۆرە کەسانەیە کە سیفەتی لوودبەرزیان هەیە بۆچی چونکە هەمیشە ئەو کەسانی کە هەبوون خوا نەخوازە کە سیفەتەکەیان تیا دروست بووە یاخود پلەپایەکیان هەیە بە بەردەوامی کۆمەڵە خەڵکی بە چواردەوەرەوە بۆ وەصف و ستەنایەکی زیاد لە حەد و زیاد لە ڕادەی خۆیان کردووە وای لێ کردوم کەسەوا بزانێت کە ئەم جیاوازترە لە خەڵک پلەپایی ئەم و تێگەیشتن و کەسایەتی ئەم جیاوازترە لە خەڵک بۆیە ئەبێ ئەم کەسێکی جیاوازتر بێ لە ئەوان ئێمە خەڵکی ترە دوێنیم بزانین چیمان پێڵێن لەسەرەوە وە چارەسەری ئەم کێشەی چۆن بکەین لەگەڵمان بێ ئێمە ئەمڕۆ لە بەنامەکەمان گفتوگۆیەوەکەین ئایا بە کێوتری خۆبەزلزان ئەم سیفەتە لە چیوە دروستە بێ وا لە کەسێکە خۆی بە گەورە بزانێ و هۆکارەکانی دروستبوونی چین ئەو مەسولەی کە تۆ بیدەسی ناوەتە بینەقاقەی وڵاتە وڵاتی فرۆش خاکی فرۆش شەرەفمانی فرۆش کەرامەتمانی فرۆش ئەو ئاواتی بچێت لەگەڵ ڕستمی گوێ لە قسەی تۆ ناگرێت قسەی خۆی فەرزەکە بەسەر تۆ کابرا ئەبینی شادێ شەشی بدیدانی کەچیتە لای بۆ دارە کاکە گیانوا فووە کاتە خۆی نیە لە عینی کات شادە سوخەتی ببینە بە قورئان دەسەخەتی یەکی بدیدای نییە لێرە مەخزە کەسێکی بەرپرسە هیچ علمێکی پێ نییە هیچ شتێکی پێ نییە کەچی خەڵک وای لێکە ئەم کەسە خۆی بەشت بزانێ من بە تێنەگەشتووی ئەزانم ئەو شخصانە ینی لە دنیا نەگەیون کە ئێمە مستەقبلمان هەموو مردن بێ و هەموو بزانین کە ئەمرین هەموو ژەزانی کە بەشەرێکین خوا دروستی کردن کەس دەکە زیاتر نییە پەیوەندی بە هۆشیاری و کەسەوە هەیە ئەو کەسەوە هەیە ئەگەر وشیار بێ ئەوە ناکە ئەگەر خەڵکی وشیار بێ بە حیاتی بیر لەوە ناکاتەوە بۆچی یەک شتەیە زۆر بەلام و سەیرە منۆکو خۆم ئەو وڵاتە ئەوروپیانە بینین خەڵکو و با بڵێن بە خاوەن پۆستەکانیشانەوە ئەم سیفەتیان زۆر کەمە بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە گشتیم شتە لە خەڵکابی لە لای ئێمە کۆمەڵی کەلتورمان هەیە لە ناو کووردا وەختی خۆی لە ئاغاواتەکانەوە تا گەشتۆتە سەرمایەدارەکان دائیمە نەمانە بیستویان خۆیان فەرزکەن بەسەر ژێردەسەکانە ئیسا بینە سیارەیەکی پێ یا جلوبەرجێکی باشیە یا میقدارێ پارەی دەستکەوتووە ئەوێ بەما خۆی فەرزکا بەسەر جیلەکانی تراوا خۆی پێشان بە کە ئەم هەیەتی ئەو نیەتی ئەمە ئەو پەڕی تێنەگەشتوویە هەبوونی پارە یان پلە و پۆست ینیوا لە ئینسان بکە خۆی بەزل بزانێ شتێکی گونجاوە ینی لە وڵاتە گونجاوە لەبەرێ ئەوانی کە پلۆپۆستەکانیان وەرگرتووە پلۆپۆز دەبێت بۆ خزمەتی خەڵک بێ لە خزمەتی خەڵکا بێ لە ئاستێکی ڕۆشنبیری زۆر بەرزا بێ بەڵام لێرە پلۆپۆز هەمووی بە خزمێنەوە بۆ پارە و پول و سەروەت و سامانە بۆ خزمەتی خەڵک نییە باشە تۆ وەکو هاوڵاتی ئەگەر کەسێک ببینی خۆی بەزل بزانێ چۆنەی بینی ینی لە چاوی تۆ کەسە چۆن بە بچووکترین کەسە لای من ئەسڵەن هەر بۆکو پێویستی جوابی نامەوە بکە نووسنگەم ئەگەر بێ بۆ خانوویەک بەکرێ یا بەکڕینیش ئەڵم لام نییە حەز ناکەم لێ ڕخی لەو جۆرە کەسانە زۆر زۆریش ڕەنگە بڵێم نیوەی تەمەنی من بیرکردنەوەی لەو جۆرە کەسانە کە بێزاریشم لەم خاک وڵاتە بەرچاو کەوتووە لەبەری ئەو جۆرە کەسان حکمیتیاکەن دیوتە لەو جۆرە کەسانە هات بێتە لاو زۆریش هەچی وتووە حتا شەخص هاتۆتە لام کەوتمەشم لانیێتە تێچێکەوتم بە ئارز لێ دانیشتم ئەوە تووڕێی لێ من دەڵم بێزاری دەزەوانم کە وڵات و خاکەش من بەرچاو کەوتۆ ڕەنگە بۆنی ئەوانەوە بێ خەڵک خودی خەڵک دەستی هەیە لە دروستبوونی ئەم سیفەتە لە ئەو جۆرە کەسانە هەموو مەسوولیە من دەوری مەسوولیاتم زۆر بینیوە لە 96 منوازم لە پێشمەرگایەتی و ئەملاو لایهێناوە خەڵکەکە خۆی ئەو جیلەی کە ئێمە بەزێیمان پێیاتەوە ئەو جیلە بە زۆر خەڵک فێری پاراکە فێری کیبریەکە خۆی ئەچێت جیلە بلیقاوەکە دیفاعی لەکە بە زۆر گەورەی ئەکا بە زۆر یعنی ئیسەش 27 ساڵمانە دەستێ ناوتە بینەقاقی خەڵک ئیسەش گەنجەیە بە ئاواتەوەی لەگەڵ مەسوولێکا بچێ ڕسمێ بگرێ ئەو مەسوولەی کە تۆ بیدەسی ناوتە بینەقاقی وڵاتە وڵاتی فرۆش خاکی فرۆش شەرەفمانی فرۆش کەرامەتمانی فرۆش ئەو ئاواتی بچێت لەگەڵ ڕسمێ بگرێنەوە بازارە مەجال نادەن بۆ ڕسم فڵان کەسم بینی کەڵە کاک فڵان کەس لە ماڵمان بوو کاک فڵان کەس ڕسمیشی لەگەڵاگەی کاک فڵان کەس تۆ دوژمنی قاک و میلەت و کەرامەت و ناموس و کەلتوری کوردە لە فەیسبووکیش پۆستیەکە 100 جاری پۆستەکە هەر ئێستا لە خزمەت فڵان کەسا بووم ئەمە معناوە میلەتەکە خۆی وای لێکە ئەو جیلەی کە
من و تۆ خەفەتی لێ خۆین ئەڵێن چەساوەتەوە ئەوە دیفاعی لێکە ئەوە گەورەیەەکە ئەوە پارەی بووە بە ئەوەی کۆمەڵە شتی تری بووە با کە شایانی وتن نییە چۆن حەلی بکەین چۆن چارەسەری ئەو کێشەیە بکەین بەڕای تۆ وەڵا مەگەر ئەم جیلێک لە تەمەنی من بەرەو ژوور هەمووی لە ناوبەری ئەم جیلەی تر کۆمەڵی خەڵکی پرۆفیسۆر و لەو بوارا شارەزا لە وڵاتانی دەرەوە بێنی پەروەردەیان کانەیە لێ ئەم کەلتورە ببینێ وڵی خەڵک لە چیا بەخۆی زلەزانێ بە سەرۆت و سامانە خۆی مەگەر بەزل بزانێ ئەگەر نا ئینسان خی گەورە فەرمێ من ئێوەم لە خۆڵ دروست کردووە هەمووتانم لە ئادەم دروست کردو ئادەمیش لە خۆڵ هەموو یەک ئاستا گوناحە ئینسان خۆی بەزل بزانێ باشە تۆ بەچی ئازانی کەسێک خۆی بەزلە زانیانی وڵی تاوان خۆ بەزل زانیوە مەرحەبای هەژار ناکە مەرحەبای فەرق خەڵک یعنی فەرقەکە ئێشە ڕەفیقی خۆی و مەرحەبایەکە یەکێکی لە ئاسی خۆیانەوە مەرحەبا خۆ معنای خۆی بەزل دەزانێ باشە بەڕای تۆ لە چیوە دروستە بێەوە ئەو کەسانی کە خۆیان بەزلە زانن بە چییە لە چی شتێکیان هەیە واکە ئەو سیفەتیان بۆ دروست بێت وڵی ئەو سیفەتە بەڕای من بەس شەیتانە هێنا هیچ شتێکی تر نییە شەیتان ئینسان وەسەوسە خادڵی و خۆی بەزل بزانێ ئەرەوەیە لە قسەکانی پێشتا باسیەوەت کرد هەنێکی بە سەرۆت و سامانە ئەکرێ بڵێن هەر کەسێک سەرۆت و سامانی هەبوو پلە پۆستێ بووی ترە و کەسێکی خۆ بەزلزانە وڵی تاوان لە ئاسی فەقیرانم نەمدیوە خۆی بەزلزانێ زۆ بۆیە لەم کابرا بوو نەبووە ئیتر خۆی لە خۆی گۆڕاوە شەیتانیش پێوی تۆ کۆی ڕەفیقی فڵان کەس نی لە دڵ خۆیان تاوان وەسوەسەی بۆ دروستە بێەوە هەموو دەوڵەمەنێک خۆ بەزلزانە نا بەعکسەوە نەوەڵە بەزیتر هەیە تایەتی تیا بێت ئەو کەسانی کەم سیفەتیان نییە چیان کردووەوە ئەم سیفەتیان لە خۆیان دوور خستۆتەوە وڵی زیاتر تاوان ئینسانە بێ بەسەر نفسی خۆیان زاڵ بێ زیاتر نزیک بوونەوە لە خوا لە پەروەردگار ئینسان کە لە خوا نزیک بۆ باوەڕ ناکەم تا کەسەکە ئیماندارتر بێ لەخوا نزیکتر بێ ئەو سیفەتەی کەمتر ئەو گوێی لە مامۆسای دینی بۆ لە وتاریایینیا فەرمێ هەچ کەسێ مسقاڵە زەڕەیە خۆ بەزلزانی بزانێ لە لەشیا بێ بەهەش نابینێ کاتێک کە ئینسان خۆی پاکاتەوە لەوە تاوان حتمما ئەبێ ئیتر نفسی زل نەبێ و خۆی بەزل نەزانێ خۆی بە بچووکی خەوزانێ ئێمە ئەمڕۆ لە بەنامەکەمان گفتوگۆیەوەکەین ئایا بە کێوتری خۆ بەزلزان ئەم سیفەتە لە چیوە دروستە بێوا لە کەسێکە خۆی بە گەورە بزانێ و هۆکارەکانی دروستبوونی چین ئەو مەسولەی کە تۆ بیدەسی ناوەتە بینەقاقەی وڵاتە وڵاتی فرۆش خاکی فرۆش شەرەفمانی فرۆش کەرامەتمانی فرۆش ئەو ئاواتی بچێت لەگەڵا ڕستمی گوێ لە قسەی تۆ ناگرێت قسەی خۆی فەرزەکا بەسەر تۆ کابرا ئەبینی شادێ شەشی بدیدانی کەچیتە لای بۆدارە کاکە گیانوا فووە کاتە خۆی نیە لە عینی کات شادە سوخەتی ببینە بە قورئان دەسەخەتی یەکی ابتدایی نییە لێرە مەخزە کەسێکی بەرپرسە هیچ علمێکی پێ نییە هیچ شتێکی پێ نییە کەچی خەڵک وای لێکە ئەم کەسە خۆی بەشت بزانێ تۆ خۆ دۆک و هاوڵاتێک کاتێکە و کەسانە بینی چۆنیان بینی ینی کەسێکی طبیعیە بەلاتەوە و جۆرە کەسانێکە خۆ بەزانیان دێ بەلای منەوە احتیادیە تەکەبوری هەبێ نەبێ احتیادیە بەلام ئەو کەسە لەگەڵ کەسێکی کە بۆ منە دوو کەزیێن ئەم بازارە کەسێکیان نەبینی و سیفەتەی تایە لەگەڵ کەسەکەی ترە ئەوەی پاڵیشی هەمان شتە لای تۆ یاخود نەخێر ئەو کەسەی کەسێکی احتیادیە و ئاسایی لەگەڵ تۆ مەرحەبایی و ئاینیە بەڕێزتر و خاوەنی پێگەیەکی باشترە وەکانەوە بەڕێزترە ڕاستە سەکە ژەنابتە ئەوە بەڕێسترێکە بەس ئەوەی کە هەواکەی هەیە باش نییە بەلامەوە لە دەسەڵاتدارەکانی حکوومەتە ئەوانی پلە پۆستیان هەیە هەستەکە ئەم سیفەتیان تیا دروست بۆ ئێستا هەیە ئەمانە بەڵێ هەمان خەڵک دەستی هەیە لە دروستبوونی ئەم سیفەتی خۆ بەزلزانیان لە مەسوولەکانە تەبەێتر هەیە بەو شێوەیە هەمانە کوڕی چاکشمان هەیە بە سەرۆت سامان تێناکەوێت بەس لەو بابەتشمان هەیە کە جەنابەڵی لە وڵاتانی پێشکەوتوو ئەم سیفەتە زۆر کەمە بەڵام لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەم سیفەتە زۆرە بینی یانەمە لە شەرقی ئەوسەتا نییە یعنی هەر نەگل ئیساوە لە هەزارە ساڵ تا ئیسانی ئەو شتەی هەرتیا بووە چون ئینسان مەسەنە بینیت لە ئەوروپا کابرا ڕێز وزرایە وەزیرە مەسەنە بینی بە پاسی لەڕۆ بە ماتۆڕەڕە یعنی ئەدنا غروریتانیە ئەدنا تەکەبوریتانیە بەڵام لای خۆمانە بینی شادەی شەشی ابتدایی نییە بڕۆ العان من ئەزانم مدیر عامە سکرتێرە باشە لە عینی کاتە هەزارە گەنجی ژەیە دکتۆرایە ماجستێریە بەکەلۆرسیە لە ئەزالەوە تەفەقیلوە تەماتۆ خێرە فرۆشێ یعنی پێشی عیب نییە بەڵام کابرا ئەبینی شادەی شەشی ابتدایی نییە کەچیتە لای بۆدارە کاکە گیانوا فووە کاتە خۆی نیە لە عینی کات شادە سوخەتی ببینە بە قورئان دەسەخەتی یەکی ابتدایی نییە لێیان بکۆڵیتەوە ینی زانیاروشیان زۆر کەمە
زۆر لە خاڵی لاوازیان زۆر من بەعرزەکە من دنیام زۆر دیوە یعنی زۆر گەڕاوم یعنی ئەوەی من دیومە یعنی جەناب تۆزێت تەجروبە کەمترە ئەنا لەوانەیە لە من تۆزێ بەرسوی لە شادا ئەمما تەجروبە لە من کەمترە بەڵام قەناعەت بێ حتا لە ئێرانە لەو تارانە لە فارسانیە یعنی وەزیر بۆ یاوێکی بەلامە ئاوا من دانیشم مقابلەی بکەم قەناعەتی بێت دوای نیو سعات پرسیومە کاکە ئەوە وەزیر ناتوتیان کاکە وەزیر پێش نیو سعات ڕۆی باشە ڕەفسەنجانی خوا ئاگای لێ لە 84 چوون مقابلەی بکەم کە ڕئیسی مەجلیس شورای ئیسلامی بۆ لە تاران داوێتی بەلامە نەمناسیوە باش نییە تاوتیان وڵا ئاغای ڕەفسەنجانی حالە ڕەشود کەسێکی احتیاطی بۆ بەڵام ئەم شتە لە وڵاتانی ترا نابین یعنی بەس من عەرزم کردی لە شەرقی ئەوسەتا نەبێ لە ئەوروپا لە شەرق و لە غەربیشا تیان نییە غروری تیان نییە چون هەر ئینسانێکیش غرور و تەکەبوریە بێ عاقبەتی شەیتانە خەڵک دەستی هەیە لە دروستبوونی ئەم سیفەتە لە مەسوولەکانە ئەوە شتێکی مسلمە قوربانگیانێمە لە نەوەیە کاتای ئێستا شتیوە هەبوو ها یعنی لە نەوەیەک بەدواوە هات خەڵک خۆی ئەم شتەی وای کردو دروست بێ وەڵای من خۆم بۆزەفی دایرە بم قەناعەت بێنیە لە زمانی سەدام حوسێنە ئەو پەڕ یعنی ئینسانێکی بەسیط ئەیتوانی مقابلەی وەزیر بکە ئینسانێکی بەسیط من نفسی خۆم مقابلەی وەزیری زراعی و کاتم کرد عامر مادی صالح قەناعەت بێ نیو ساعەوە ساوم لە وەزارە مقابلەم کردووە ئالان بڕۆ مقابلەی نازانم مدیرە سەرپەرستە چییە بیکە دەمیاڵێ لێرە نییە دەمیاڵێ کۆبوونەوەی دەمیاڵێ نازام چییە یعنی ئەمە چییە مەسەلە غرور مەسەلەوەی شادەی نییە کاکە تێناگە یعنی فەرهەنگی نییە ڕۆشنبیری نییە هۆشیاری کەم واکە ئەم سیفەتە دروست من لەگەلەوە فەرقم چییە خوای گەورە فەرمێی أعوذ بالله من الشيطان يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله يتقاكم يعني برزونزم نية الإنسان إلا بتقوانا به يعني حابة شاكة أو من الله تقوى إلا من زيادة بالله إخوة بالرزة شو وما الحياة الدنيا إلا متاع الغرور حياة الدنيا متاع الغرور بس أم إنسان أنا مثلا تكبرك أنا ما أنا آخر كيش أنا شيطاني ليه يعني لنا خلقها منبوذة حتى لزميلي خوشانية كأرواب الريودواء أو وازين لو مزيسيا لو شونا عليه بقول عامل غلط بو حتى نفسي خوي نبزي خويك لە ڕاستیە سیفەتی خۆ بە زلزانی لە هەست کەسێکا بێشتێکی ناشرین نەخوای گەورە هەڕەشەی زۆر قایمی هەیە بۆ کەسانە تەوعان خوا پەناما با ئینشاءڵڵا باشە تۆ بەچی ئازانی کەسێک خۆ بە زلزانە ئەنی جیاوازی ئەکا لە نێوان خۆی و خەڵکیە دەرەکەوێ یعنی تۆ سیرەکەی لە هەسوکەوتی ڕۆژانەیە دەرەکەوێ هەیە لوت بەرزە هەیە لوت بەرزە لە ئاستی خەڵکێکە لە خوار خۆیەوەیەتی تەوعان خۆی زۆر بەزلە زانێ خۆی زۆر بە مسەیتەرە زانێ لە چاوەوە ئەو خەڵکی کە باسە کرد خەڵک خۆی دەستی هەیە لە دروستبوونی ئەم سیفەتە لە ئەو کەسان تەوعان دەوری کاریگەر کەسەکە خۆیەتی ئەی تۆ لەکوێ خۆ بە بچووک بزانی لەبەر خاتری خوا لە کوێش خۆ بە زل بزانی تەوعان کە ئەکەوێتەوە سە کەسەکان خۆیان باشە ئەگەر کەسێک خۆی بە زل بزانێ بەڕای تۆ لە لای خەڵک چۆن ئەو کەسە بیان تۆ وەکو هاوڵاتیەک کەسێکی بخۆ بە زلزان ببینی لە چاوی تۆوە چۆن حساب بۆ کەسە بەکو ئاماژەم پێکرد لە پێشترا لە لای خوا خێزەونە تەوعان ئەو کەسانە خوا پەناما با ئینشاءڵڵا تەوعان لە ناو کۆمەڵگەشە کەسانێکی لە ڕاستە لای خۆی بە زلزانێ بەڵام لە ناو کۆمەڵگەیە بچووکن لە ناو کۆمەڵگەیە زۆرە و کەسانە بچووک هەتاوەکو لە خەڵک دوور بکەونەوە بچووکتر خەڵگە تەوعان بە تاکید ئێمە ئەمڕۆ لە بەنامەکەمان گفتوگۆیەوەکەین ئایا بە کێوتری خۆ بە زلزان ئەم سیفەتە لە چیوە دروستە بێوا لە کەسێکە خۆی بە گەورە بزانێ و هۆکارەکانی دروستبوونی چین ئەو مەسوولەی کە تۆ بیدەسی ناوەتە بینەقاقەی وڵاتە وڵاتی فرۆش خاکی فرۆش شەرەفمانی فرۆش کەرامەتمانی فرۆش ئەو ئاواتی بچێت لەگەڵا ڕستمی گوێ لە قسەی تۆ ناگرێت قسەی خۆی فەرزەکا بەسەر تۆ کابرا ئەبینی شادەی شەشی بدیدانی کە چیتە لای بۆدارە کاکە گیانوا فووە کاتە خۆی نییە لە عینی کات شادە سوخەتی ببینە بە قورئان دەسوخەتی یەکی ابتدایی نییە لێرە مەخزە کەسێکی بەرپرسە هیچ علمێکی پێ نییە هیچ شتێکی پێ نییە کەچی خەڵک وای لێکە ئەم کەسە خۆی بەشت بزانێ لە ڕووی مادیەوە لە ڕووی مادیەوە ئەگۆڕێ پێشتر ئەوە نەبووە کە بۆ نمونە مڵکێکی هەبێت سارێکی جوانی هەبێت پێشتر ئەوەی پێ نەبووە هەوڵە لە خۆی بگۆڕێ لە خۆشی گۆڕە هەر کەسێک کە پارەی بۆ با بڵێن پەیدا کرد سیاری پەیدا کرد ئیتر سیفەتی خۆ بزانانی یا دروست بێت ینی پەیوەندی بە هۆشیاری کەسەکەەوە هەیە یاخود نەخێر پەیوەندی بە هۆکاری ترەوە هەیە کە ڕەنگە چواردە و کۆمەلگە خۆیم سیفەتی بۆ دروست لە کۆمەلگای خۆمانە کوردەواری خۆمانە ئەم شتە باوەگەنا لە هیچ وڵاتێک و لە ناو جوولەکە و یەهودی شام شتە نییە لە ناو کۆمەلگای خۆمانە هەیە لە خۆی گۆڕ هەیە لە خۆی ناگۆڕێ هەیە هەرە و تایمە ئەڕوات کێشەی نییە هیچ کاتێک دەستی هەیە لە دروستبوونی ئەم سیفەتە لەو کەسانەیە بەڵێ خەڵک زۆرە هەیە گەنجێکەیە دیناری پێ نییە هەیە سارێکی احتیاطی بێ چاوی لێەکە
ئەوانە دەوری زۆرە دەوری زۆر زۆر بەڕای تۆ ئێستا بۆ نمونە مەسوولێک دێتە ئەم بازارەوە ئەو خەڵکە چواردەوریە دەن ئەمە شتێکی گونجاوە بۆ ئەم کەسە ئاوا بە چواردەوری ئابڕۆیت و وابزانی کەسێکی زۆر عجیب و غەریب نا بۆچی هەمومان هەر وەکو ئەو ئینسانین و هیچ گۆڕانکارێک نییە لەگەڵ من و تۆ و فڵان و فیسانە نەخێر بەی شێوێت کە شتێک بێت لێ وازانی ئیلا خۆی هەیە لەو دنیادا پێشم بەچی ئازانی ئەو کەسە خۆی بەز لەزانێ وڵای خواج دەرگایکی لێ کردو تۆ خۆی بەڕ زلە زانێ دۆڵەمەند بۆ جێ لێ خۆی بەڕ زلە زانێ ئەوەیە لە چیوە دروستە بێ ئەم سیفەتە بە و جۆرە کەسانە چی وای لێکاوە ئیتر خۆی بەزل بزانێ لە بنەماڵەوە دێت باق چۆن کابراایە کە دوێنی لەف کردچۆ بێ ئەوڕۆ بێتە جۆت لێ ژیانەوە هەروای لێدی ئەکرێ بڵێن هەر کەسە دەوڵەمەند بوو پارەی هەبوو پلۆپای هەبوو خۆ بەزلزانێت زۆر دۆڵەمەند شە و زۆر بەڕێزی شە و کابراکی خێرخوازە کابراکی پیاوانەیە کابراکی ساحب ماڵە گوێت لێ هەشە گوێت لێ هەر بەلا دادەڕوە سەلامش ناکە ئێوە بۆ وایلاتۆ فەرقی من و ئەو چییە ئەگە ئەو لەبەر دۆڵەمەندیەکەی نەبێ فەرقی من و ئەو چییە هەممان خوا درستی نەکردوین ترێم پارچە کاغەزێک چییە کەسێک جیاوازی بکات ئەنجاخە ئەوان لێکچی ناداتەوە ئەو دوێنی لەف کردووە ئەو ڕۆی سابەکە وەک مەسلێکی پێشینانەیە ئەڵێ نان ئەو نانەیە ئەوڕۆ لە خوانە بەڵام ئەو بیرکردنەوەی هەیە جێکە ئەوڕۆ حکم ئەمە نەخۆشی دەرونیە لەو کەسانەیە من زۆر ینی بەدڵنیای ژواڵم جێ پیاو لەو دنیایدا یەک بڵێ خواجان ئەوەندەم دێ کە لێم نەگۆڕێ خوای لەبیر بێ دڵ و ویزدانی خۆشی لەبیر بێ لەرە و بەرپرسەکانی ئەم وڵاتەیە ئەم سیفەتە بینی نەخێر ئەو شتە لەوان ڕوونادا ئەو شتە لەوان ڕوونادا هیچ کاتێک چکە گەوانەکە بیر بکەنەوە ئەوان ئەگە هەر بەڕێوبانش تەمەشا ئەو وڵاتە بکەن وەک خەڵکێک کاکە دوای نیوەڕان بێنە ناو خەڵکە بزان دەخوا خەڵکە چۆن ژیانە بە خەڵک خۆی دەستی هەیە لە دروستبوونی سیفەتی خۆ بەزلزانیا لەو بەرپرسانەیە دەگەڕێتەوە سەر شەخص چۆن ئەو شەخصە بەخۆی ئەو شەخصاکە بێ دڵی خۆی و ژیانی خۆی لەبیر بێ و ژیانی ئەو خەڵکە وەک یەکسانە چاو لێ بکە هیچ کاتە خۆی بەزل نازانێ چکە عاقیبەتی هەمومان هەر ئەمرین هەر مردنا لێ چ دۆڵەمەند بێ و چ فەقیر بێ و چ هەژارێک بێ خامەکەیە ئەوش ئایا بەخۆی ئەی کڕێیان مسلمانێک بۆ یەکڕێ ئەوەی بینیتان ڕای خەڵک بوو لەسەر سیفەتی خۆبەزلزانی کە لە هەندێک کەسایی بین و خۆیان بە لووتبەرز دەزانن توێژەرە دەرونیەکانیش ئەو سیفەتە بە نەخۆشیێکی دەرونیە بینی لەو جۆرە کەسانەیە کەوا ئەزانن خاڵێکی خۆیان زۆر بەهێزتر ئەزانن خۆیان فەرزەکەن بەسەر خەڵکیە بەڵام لە ئەسڵا خۆیان دنیای خاڵی لاوازیان هەیە هیوادارین هەموو کەسێک دوور بێ لەم جۆرە سیفەتە لە هەمووشی گرنگتر بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتەیە کە خۆیان ناستی خەڵکا ببینن تاوەکو ئەو خەڵکەیش ئەوان بە قەدر و بەڕێزەوە تەماشا بکات و هەمیشە ئەوانی خۆش بێ پێیان ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ